ئێمە چۆن دەڕوانینە ئایندە و ئەرچی سەرشانی ئێمە لەم قۆناغەیدا بێ چییە؟ و ئێمە هەڵوێستمان تێڕوانینمان بۆ چونمان سەبارەت بە هێندێ پرس و بابەتی گرنگ هەستیار کە ئێستا لە ئارادا هیچیە. سەرەتا بەوە دەست پێ دەکەم کە ئێمە هەمومان دەزانین کە هەرێمی کوردستان و عێراقیش بە قۆناغێکی سەخت و بە کۆمەڵێک قەیران و تەنگژدا تێدەپەڕێت. قەیرانی سیاسی، قەیرانی ئابووری، قەیرانی کۆمەڵایەتی، قەیرانی کارژێڕی و ئیداری بەڕێوەبردنی خەڵک وڵات و قەیرانی سەقافەت و ڕۆشنبیری، دابەزینی ئاستی زانست معریفە لەم وڵاتە. هۆکاری چییە کە ئەم وڵات و ئەم خەڵکە تووشی ئەم قەیرانانە بووە، تووشی ئەم تەنگژانە بووە و ڕۆژ بۆ ڕۆژێش ئەم قەیران و ئەم تەنگژانە ئەم کێشانە ئەگەر تەماشای بکەین قوڵتر دەبنەوە. و لە هەمان کاتدا زۆریش باسی چاکسازی دەکرێت، باسی هیچ لایەنێک و هیچ کەسێک لەم وڵاتە کە بەرپرسە و شتێکی بەدەستە نییە باسی چاکسازی نەکات، باسی گۆڕانکاری نەکات، باسی پرۆژەی چاکسازی نەکات. ئەی باشە بۆ وەکو باسم کرد ئەو قەیرانانەی کە هەیە چارەسەر نابن، ئەو کێشانێک کە هەیە ئەگەر قوڵتر نەبوونەوە کەمتر نەبوونەوە. بۆچی یانی؟ زان هۆکارێکی بۆچی دەگەڕێتەوە خوشک و برایانی بەڕێز. ئەگەر بە سادەیی باسی کەم، بە سادەیی ئەوەی کە ئێستا هەموو خەڵک باسی دەکات و هەموو خەڵک دەیزانێت تەقریبەن، ئەوەی کە سیاسەتکردن لەم وڵاتە پێوەرەکەی ئەوە نییە کە بەرژەوەندی خەڵک دابین بکە، کاروباری خەڵک ڕێک بخە، بەڵکو پێوەرەکەی بریتێ لە میزاجی شەخص، بریتێ لە بەرژەوەندی تەسکی حزبی. ئەمە پێوەرەکەی سیاسەتە ئێستا ئەمڕۆ. پێوەرەکەی بریتێ لە چێ بتوانێت سامان و سەروەتێکی زیاتر کۆ بکاتەوە بەسەریەشەوە بنێ، واتە گەندەڕی زیاتر بکات لە ڕووی داراییەوە، پارەی خەڵک زیاتر بدزێ. سیاسەتکردن ئێستا پێوەرەکەی ئەمەیە. و پەیوەندی سیاسەکان چ لەگەڵ عێراق بێ، چ لەگەڵ وڵاتانی دەوروبەر بێ، چ لەگەڵ وڵاتانی دنیا بێ، پێوەرەکەی چییە؟ پێوەرەکە ئەوەیە ئەم پێگەی کە هەیە بۆ حزب، بۆ شەخص، بۆ بنەماڵە، ئەم پێگەیە هەر بمێنێتەوە، هەر قایمتری کەن و زیاتر دای بکەن. پێوەرەکەی ئەوەیە. پێوەرەکەی ئەوە نیە کە علاقات و پەیوەندی سیاسی دیپلۆماسیەکان لەگەڵ وڵاتانی هەرێمی، لەگەڵ وڵاتانی دنیا ئەو بێ کە چی بۆ ئەم میلەتە قازانج ئەوە بکەن، بۆ ئەمە بکەن بە سیاسەت و بکەن بە هەنگاوەکانی خۆیان بۆ نزیک بوونەوە و ڕێککەوتن و هەماهەنگی و تەنسیق لەگەڵ وڵاتانی دیکە. لە دنیادا وڵاتان ئەوەی کە خاوەنی دەوڵەتە، خاوەنی کیان و قەوارەی ڕاستەقینەی و خزمەتی خەڵکی خۆی دەکات. سیاسەتی دەرەوەی هەموو لە سوارچەوەی دەزانن چییە؟ لە سوارچەوەیە کە شتێک لە بەرژەوەندی زیاتر بپرسنەوە بۆ خەڵکەکەی خۆیان. بەڵام بەداخەوە سیاسەتی ئێمە چونکە بۆ یعنی زیاتر پێداکوتانی زمرەی و جەماعەتێکە، زیاتر بۆ ئەوەیە کە ئەوانە جێپیان قایم بێ، بەڵکو لە بەرامبەردا بەرژەوەندی ئەم خەڵک و میلەتیان خسوودە بن پێ بەڕاستی بە قوربانی ئەو قەزییان کردووە. خەڵک چی بەسەردێ، وڵات چی بەسەردێ، کیان و قەوارە چی بەسەردێ، بەخوا زۆر مەطلب و مەقسەد نەبووە. بابەتەکانی کرد بە هەمان شێوە. ئەگە باسی گەندەڵی دارایی دەکەی، باسی گەندەڵی کارژێڕی دەکەی، ئیداری دەکەی، باسی کۆمەڵایەتی دەکەی، بەڕاستی هەر هەمان پێوەر هەنێ، نە پێوەرانە هەن. بەڵام من بە شێوەیەکی بۆتان باس بکەم بۆچی ئەم قەیران و ئەم کێشانێکی هەیە نە بە پرۆژە، نە بە هەنگاوانێک کە نراون یا دەنرێن چارەسەر نابن، یا بۆ ئەم وەزە بەم شێوەیەیە. یەکەم ئەمە بەڕاستیەوە کە بە چاوی سەر بینیمە و تێدا بوومە بۆ مای 4 ساڵ. خۆتان دەزانن لە
حکومت بەشداری ما کرد و تێدا بوومە ئەو نزیکەی 3 ساڵە لە پەرلەمانی کاری پەرلەمانی دەکەیت پێشتریش لە ژیانی پێشمەرگاری هەر لە 1970 تا ئێستا بەڵام ئەوە کە ئینسان ئەوە لەناو خەڵکی لە واقعەکەدا دەبینی جیاوازە ئەوەی کە ئەمن بینیمە یەکەم ئەوەیە کە بەرپرسانی ئەم وڵاتە مەگەر چۆن تاکوتەرایان لێ دەربچێ لەنە بەرپرسانی ئەم وڵاتە خەمی خەڵکیان نییە خەڵک برسی بێ خەڵک هەژار بێ خەڵک لە برسان بمرێ خەڵک خۆی بکوژێ خەڵک وڵات بەجێ بێڵێ خەڵک ماڵ و منداڵ ڕوت و ڕەزاڵ بێ کەل و پەل و پرێسکەی ماڵی فڕەدەنە سەر زادی لە بۆرێکە کری خانووکەی پێ نادرێ منداڵەکەی نەتوانێت مەسەن شیری بۆ بکڕێ بەرگ و لیباس نەبێت لەبەر منداڵەکەی بکە پارەی ڕۆژانە نەبێت بینێتە مەکتەبێ یا مەسەلەن وەکو منداڵەکانی دیکە لە کۆڵانێ مەسەن شتێکی پێ بێ بەخواشتی وا بۆم گەڕاوەتەوە کابرا هاتۆ لامیانی باسی کردووە زۆر سەیریانی یعنی چەندەها کەس هاتو لەم وڵاتە هاتە لای ئەو برای خۆتان وڵڵاهی گوتێتی پارەی پاس و پارەی تەکسیرە پێی تا دەگەمە لای تۆ ئەگەر ڕەنگە بتێوە هاوکاریشم بکەیت ئەمە کاتێک بۆ ئەم بەرپرسانە باسیشی بکەیت کە بەڕاستیم لێک لەبارە خۆم لە شوێنی خۆدا باسم کردووە لە بەرامبەر خۆیان لە ڕووی خۆیاندا بەڵام بەداخۆ خەمی نییە ئەنی کێشەی نییە حەز ناکە یان تەفاعول لەگەڵ ئەم کێشە و معاناتی خەڵک بکە ڕێکاکە خەڵک برسیە خەڵک بەڕاستی هەزار کێشەی هەیە خەڵک معاناتی هەیە خەڵک نانی بخوا خەڵک پارەی کرێ نییە خەڵک چی نییە خەڵک چی نییە یعنی خەمی نییە بەڕاستی باشی نییە تەبان فڵان کەس خۆی خنکان لە برسان هەر تاسیری لێ ناکە خڵان کۆمەڵە خەڵکێک وڵاتیان بەجێ هێشتچوون لەو دەریای ئیزە لە دەریای فڵان شوێنی مەسەن خنکان هەر تووشی گرژ نابێت کابرا دەڵێ کاکە خۆی سووتان لە برسان موسەکەی پێ نادرێ موسەی نییە هەر باشی نییە بەڕاستی ئەمە بەڕاستی پێی ناوتری بەرپرس ئەمە بەرپرس نییە بەرپرس ئەوەی کە بمانای کلمە بەرپرسیار بێ کاتێک کە ئەم واقعانە لەو خەڵکی زماری خۆ دەبینێت تووشی گرژ بێ ناڕەحەت بێ خەفەتی پێ بخوا بێتە سەر پێ هەوڵ لە کێشەی چارەسەر بکە ئەمە یەک دوو بۆ چارەسەر نابێ کێشە بۆ قەیران چارەسەر نابێ لەبەرەوەی کە دەستگایەک دامەزراوەیەک نییە لەم هەرێمی کوردستانە دەستکراوە بێ حزبی نەبێ سەر بە حزبی دەسەڵات نەبێ لەم خەڵکی خوار و خێس و لار و گەندەڵ و نابەرپرسە بپرسێتەوە و لێ پێچێتەوە و محاسبەی بکە لە 30 ساڵی ڕابردوو لە 91 تا ئێستا بینیتانە بەرپرسێکی باڵای ئەم وڵاتە بێتە دادگا و محاسبە بکرێت لێ پرسیۆنە لەگەڵ بکرێت 5 خولی پەرلەمانیمان هەیە بۆی ئێستاشەوە واقع 5 خول ئایا هیچ خولێک لەم خولانەی پەرلەمان متمانە لە سەرۆکی حکومەت یا لە جێگری سەرۆکی حکومەت یا لە وەزیرێکی بەڕێز وەرگیراتەوە و محاسبە کرابێ بینێرنە دادگا بینیتانە ئایا ئێمە لە وڵاتانی ڕۆژئاوا سیستەمەکەمان ڕێکوپێکترە گەندەڵیمان کەمترە ستەمان کەمترە کە تا ئێستا وەزیرێک نەدرابێتە دادگا لەسەر گەندەڵی لەسەر خراپبەکارهێنانی دەسەڵات کە لە وڵاتانی ڕۆژئاوا جاروێ بەلێشاو دەبینی کە خەڵک لەسەر گەندەڵی محاسبە کراوە و چۆتە دادگا و حکمیش کراوە نیمانە سەیری ئێمە گەندەڵێکمان لە وڵاتە یەکێک گەندەڵی نەکرد بێت نایاسایی نەکرد بێت کە یاسا لێ پێچێت محاسبەی بکە تا ئێستا حەزێک بیزانن نییە کەواتە دامەزراوەیەک دەستگایەکمان نییە لەم وڵاتە لە سەروی حزب بێت لە سەروی شەخسەکان بێ بەڵکو هەمووی لە خوار حزبە لە خوار شەخسەکانە حزب ئەم دامەزراوانە دروست کردو دای دەنێ لای دەبا و محاسبەی دەکا و یعنی چەند جار حاکم کە ئەگەر حکمێکی ڕاست و ڕێژی دابێ بێمنەت بوو بێ بەڵام بۆ خەڵکی فەقیر و هەژار ناها بۆ خەڵکیش دەستڕۆیشتوو لایان بردووە محاسبەیان کردووە چاویان دروست کردوێتەوە ناچاریان کردووە دەست دەکا بچێشێتەوە ئەمە بەڕاستی ئەم بە هۆکاری سەرەکی ئەم واقع و ئەم وەزعی دەزانم ئێمە لەگەڵ ئەم واقعە هەیە وەکو کۆمەڵی دادگەری
ئێمە بەڕاستی نەماندوو دەبین هەندە دەستشل دەبین بەڵکو بەردەوام دەبین چونکە ئێمە بە ئەرکێکی شەرعی و ئەرکێکی یاسایی کە ئێستا ئێمە حزبێکی مەوڵەت پێدراوین حزبێکین لە پەرلەمان هەین پێش لە حکومەتە بووین لە پەرلەمانی عێراقین بەڕاستی ئەرکێکی هەم یاساییە لە بەرامبەر خەڵک ئەرکێکی شەرعیە بەرامبەر بەخوا بەرامبەر بە خەڵک ئێمە ماندوو نابین بە کۆڵ نادەین و بەڕاستی بەردەوامیش دەبین لەسەر چی؟ لەسەر ئەوەی کە ئێمە دژی ستەمین هەر زۆرە ستەمێک دژی نەعەدالەتین هەر زۆرە نەعەدالەتین دژی گەندەڵین دژی قۆڕەخکارین و دژی منسوبیەت و حزبایەتی و مەحسوبیەتین و بەردەوام دەبین لەسەر ئەم هەڵوێست و ئەم سیاسەتەمان هەتا بەڕاستی وای لێ دێ پشتیوان بەخوای گەورە خەڵک زیاتر بگا بە قەناعەت کە ئەم واقعە پێویستی بە گۆڕانکاری پێویست بە چاکسازی ڕیشەیی هەیە ڕیشەیی چاکسازیی ئاسایی چاکسازی ڕیشەیی کەم پێم وایە بەڕاستی لە گۆڕینی عەقڵێ دەست پێ دەکا لە گۆڕینی سیستەم دەست پێ دەکا و لە گۆڕینی ئەوانەش دەست پێ دەکا کە وەکو باسم کرد بەرپرس نین و خۆیان بە بەرپرسی ئەم واقعە نازان کە ئەم هەموو قەیران و کێشە و گرفتاریان تووشی ئەم خەڵک و وڵاتە کردووە ئەمەش لەسەر ئێمە پێویست دەکا کە لەم بارودۆخانەدا کە ئەو واقعەی ئێستا پێدا تێدەپەڕین چی پێویست دەکا ئێمە ئەم هەنگاوی بۆ بنین و ئەمە بکەین بە هەڵوێستمان بە کارمان و بکەین بە پرۆژەمان ئێمە سپاس بۆ خوا کە ئێستا دیارە هەڵبژاردنێکی کردەوە بەڕێوەیە سپاس بۆ خوا ئێمە لەو بەڵێنانەی کە بە خەڵکمان داوە لە قۆناغەکانی ڕابردوو بە ئێستاوە ئێمە ئەگەر لەو بڵێنانەی کە بە خەڵکمان داوە لەو گرێبەستەی کە ئێمە هەمان بۆ لەگە خەڵک و جەماوەرەکەمان ئەگەر ئێمە زیادمان نەکرد بێ کەممان نەکردووە سپاس بۆ خوا یعنی ئەگەر ئێمە دوێنێ 6 کورسیمان هەبوو لە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ 7مان هەیە لە ئەنجومەن نوێرانی عێراق 2مان هەیە 3مان هەبوو بێ ئێمە نەک بەقەدەر ئەوەندە کورسیە ینی خەڵکی پێم وایە و شایەدەی داوە بەڵام ئەمە لەسەر قسەی خەڵک بەڕاستی نەک بەقەدەر ئەوەندە بەڕاستی بەقەدەر 2 ئەوەندە بەقەدەر 3 ئەوەندە ئێمە دەتوانین بڵێم هەڵوێستمان هەبووە و لەخوا بەزار بێ خزمەت کراوە بۆیە ئەوە جێگەی دڵخۆشیە کە خەڵک ئەم شاهێدیە بۆ کۆمەڵی دادگەری و بۆ ئەندامەکانی و بۆ ئەم حیزبە دەدا ئێمە لەسەر ئەوەی خۆمان تا بەڕاستی خەڵک و جەماوەر پشتیوانی زیاتر بێ پشتگیری زیاتر بێ ئێمەش دڵیان دەکەنەوە کە سوورتر دەبین و هەڵوێستمان زیاتر دەبێ و هەڵوێستی گەورەترمانی دەبینن دڵیان دەکەینەوە چونکە لە قۆناغی ڕابردوو بەڕاستی ئێمە سپاس بۆ خوا نە پارە و سامان و سەروەت سیاسەت و عەقڵ و مەبادی و پرەنسیپەکانی ئێمەی گۆڕیوە وەنە بەڕاستی پۆست و پلە خەڵک و دەتوانم بڵێم کادیر و ئەندامانی ئێمەی گۆڕیوە وەنە چاوسوورکردنەوە و هەڕەشە لە قۆناغەکانی ڕابردوو هیچ گۆڕانکاریەکی بەسە هەڵوێست و بەسە قەناعەتەکانی ئێمە داهێناوە بەڵکو زۆر جاری وا هەبوو حەز دەکەم بیزانن سوورتری کردوین پێداگری تێدا زیاد کردوین و قەناعەتەکانی سەبارەت بە پێویستبوونی گۆڕانکاری لەلای ئێمە زیاتر کردووە ئێمە لەم ڕۆوە کە ئێستا بەرەو هەڵبژاردنین خۆتان دەزانن ئەمڕۆ لە دنیا پێگە و قورسایی حزب و هەر ڕێکخراوێک هەڵبژاردنەکان دەری دەخات حزب هەیە لەم کوردستانە خۆش زۆر پێگەورەیە بەڵام بەداخۆ کە پیس کورسێکی پەرلەمانی نییە خەریکە یعنی لەناو خەڵک نامێنێ ینی و باسی ناکرێت و بەقەدەر ئەوەندەی بەڕاستی پێگەت هەیە لە پەرلەمان زا لە پەرلەمانی عێراق بێ لە پەرلەمانی کوردستان بێ ئێمە بەڕاستی ئەو کاتەی
زیاتر قورسایی تێ و ڕێزی زیاتر تێ و حەقەتەن قسەکانیش و هەڵوێستەکانیش کاریگەری خۆیان زیاتر دەبێت. بۆیە ئەوە پێوەرێکە، من ناڵم کاکە پێوەرە، ئەوە پێوەرێکە لە پێوەرەکانی قورسایی ئەو حیزبە، قورسایی ئەو خەڵکە. بەڵام پێوەری کەشمان زۆر بەڕاستی. ئەمە بۆ نمونە ئەگەر زۆر جار گوتومانە ئێمە هەرچی لە دەستی بدەین لە هەر شتێک بەڕاستی، لە پۆست و لە پلە و لە پارە و لە هەرچی هەیە بەڕاستی، بەڵام ئێمە لە مەبادی و لە قەناعەت و لە پرەنسیپی خۆمان ناینە خوارێ. زۆر جار وایە ئەم هەڵوێستانە کە ئێمە هەموو شتێکمان بە قوربانی کردو حەزەکەم بیزانن ئەوە پێگەی زیاتر قورستر کردووی، قورسایی زیاتر پێداوی و لەلایەنی خەڵک و زەماوەر و نەک خەڵک و زەماوەر حەزەکەم بیزانن لەلایەنی خەڵکی دیکەشەوە، نەک لە هەرێمی کوردستان، لە عێراق و لە دەرەوەش کۆمەڵی ئیسلامی قورسایی و سەنگی شتابەتی خۆ هەیە. بڕوا کە زۆر جار خەڵکی بەرپرسی باڵا، سوپاس بۆ خەڵک و زەماوەرەکە کە تۆزی پێمان ئاشنایە جیاوازە سوپاسیان دەکەین کە پێی دەزانن، بەس خەڵکی دەرەوە، خەڵکی کە زۆر بەڕاستی ئاشناش نییە بە ئێمە، گوتێتی وڵای قورسایی کۆمەڵ، سەنجی سیاسی کۆمەڵ لە هاوچێشە سیاسیەکاندا لە عێراق و لە هەرێمی کوردستاندا زۆر گەورەتر لە کورسەکانی.